سبەینێ ئەمریکا ناوچەی سەوز و فڕۆکەخانەی بەغداد بەجێ دەهێڵێت. لە راپۆرتی پێشووی کەناڵی ڤاردا ئەو زانیاریە پژڕاست کرایەوە کە لە 21 ئەم مانگەوە هێزەکانی ئەمریکا لە هەردوو بنکەی عینەسەد و ڤیکتۆریا دەستیان بە کشانەوە کردووە. ئەمڕۆ 29 ئابیش بە گوێرەی هەواڵی پێگەی هادەلیەومی عێراقی سبەینێ 30 ئاب هێزەکانی ئەمریکا لە بەغداد دەکشێنەوە. پێگەکە ئاماژەی بۆ ئەوەش کردووە کە تاوەکو ئێستا هێزەکانی ئەمریکا لە بەغدادن و واش چاوەڕوان دەکرێت کشانەوەکە چەند ڕۆژێک بخایەنێت. هەوکات بە گوێرەی سەرچاوەکانی زانیاری بڕیارە سبەینێ هێزەکانی ئەمریکا لە بەغداد بکشێنەوە و شوێنەکانیان ڕادستی هێزە عێراقیەکان بکەن. ئەو شوێنانەی کە لە بەغداد هێزەکانی ئەمریکای لێ نیشتەجێن و بڕیارە سبەینێ بکشێنەوە بریتین لە ناوچەی سەوز و فڕۆکەخانەی بەغداد و بارەگای فەرماندەیی ئۆپەراسیۆنە هاوبەشەکان. سەرچاوەکان تاکیدیشیان کردەوە ئێستا تەنیا چەند ئامێر و کەرەستەیەکی سەربازی و پێداویستی هێزەکانی ئەمریکا لە بەغدا ماون. بڕیارە ئەم شەو تاوەکو سبەینێ تەواوی سەرباز و کارمەند و کەرەستەکانیان بگوازنەوە. سەرچاوەکان ئەوەشیان وتووە بەشێک لە هێزەکان لە پارێزگای ئەنبار و سنووری سووریاوە دەبرێنە بنکە سەربازیەکانی ئەمریکا لە ڕۆژئاوای کوردستان. پێشتریش محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق ڕایگەیاندبوو بەو پێی لە ئێستادا هیچ پێویستیەک بۆمانەوەیان نەماوە پابەندین بە کۆتایی هێنانی ئەرکی هاوپەیمانی نێودەوڵەتی لە عێراق. قسەی کۆتایی ڤار دەیکات.